سڵاو بن تەماشەوانین هێژە ئەس دڵدار هەرکی ئەم لە بەغدایە ji بۆی چاپێکەتنێکە تایبەت لەگەڵ سەرۆکێ ئەفپەیمانیە نەسر بەڕێز دکتۆر حەیدەر عیبادی ئەم لە ئۆفیساوینەن ها برز دکتۆر حەیدەر عیبادی سەرۆکێ ئیتیلافا نەسر سڵاو بن و سپاس کو تا داخوازیامە قبول کرد ji بۆی vê hevpeyvînê بهێڤیمە ئەم بە ڕاشقاوی یا ڕەمەزانی دوورژێ تەکتیکە سیاسی باخبن. ئینشاءڵڵا سپاسان دەکەم بۆ ئەمە و پیرۆزباییە مانگە لێەوە و بینەرە بەڕێزەکانتان و عراقیەکان و هەموو مسلمانان دەکەم. دەستپێکێ نەورۆز جژنەکە نەتەوەییە کوردی و سەرساڵە کوردیە. چ پەیامەکەتە هەنە ji gelê Kurd re belkefte cejna Newrozê؟ بەڵێ ڕاستیەکەی نەورۆز جەژنێکە پەیوەندی بە گۆڕانێکی سروشتیەوە هەیە بەبوونەی هاتنی بەهارە گواستنەوەیە لە دۆخێکەوە بۆ دۆخێک لەو ڕۆژەدا ماوەی شەو ڕۆژ یەکسان دەبنەوە و ئەوەش دۆخێکی سروشتیە تۆ دەزانی زۆربەی پەرستشەکانی ئیسلامیش هەر پەیوەندیان بە دیاردە سروشتیەکانەوە هەیە وەکو جوڵەی خۆر و جوڵەی مان کەواتە ئەمە بنەمایەکی لای مرۆڤ هەیە وەکو مرۆڤ دەزانین کە نەتەوەی دیکەش هەن نەتەوەی گەورەش نەک بچووک ئەو ڕۆژە دەکەنە جەژن و ئاهەنگ دەگێڕن بەڵام من ئەو جەژنە بەرز ڕادەگرم بەو ئاعتیبارەی پەیوەندی بە سروشت و مرۆڤەوەیە ئەمە بەڕاستی تایبەت نییە بە نەتەوەیەکی دیاری کراو چونکە دیاردەیەکی سروشتی هەیە لەم بابەتەدا لە کتێبە ئاینی ئیسلامیەکانیشدا بگەڕێ ئاساوارێکی دەدۆزیتەوە ئاساوارێک دەبینی کە پەیوەندی بە نەورۆزەوە هەیە ناوێکی هەیە نیروزە یا شتێکی وایە بەڵام هەمان شتە و پەیوەندی بە گواستنەوە هەیە لە وەرزێکەوە یان جێگۆڕینی خۆرە لە شوێنێکەوە بۆ شوێنێک لە زەمانێکەوە بۆ زەمانێک بێگومان جەژن بە شێوەیەکی گشتی واتە ئاهەنگ و خۆشی دڵخۆشی مرۆڤ بە شتێک باشترین دڵخۆشیش کە نیعمەتێکی خوددایە بۆ مرۆڤ ئەو خۆرەیە کە بە ئێمەی بەخشیوە و ئەو گۆڕانەی کەشوهەوەیە کە مرۆڤ بۆ کشت و کاڵ و شتی دیکەش پشتی پێدەبەستێت لە بنەڕەتیشدا دەگەڕێتەوە سەر مەسەلەی پەیوەندی مرۆڤ لەگەڵ مرۆڤ ئێمە یەک گەل و یەک وڵاتی جیاوازی ڕەچەڵەکیش وەکو ئەو جیاوازەی کەشوهەوا وایە ئەو جیاوازی کەشوهەوا وات لێ ناکە دژی جیاوازی کەشوهەوا بیت ئەمە جیاوازی و جیاوازیش لە سوودی تۆیە جارێک ساردە و جارێک گەرمە و جارێک بەهارە و جارێک پاییزە هەمە ڕەنگی مرۆڤیش بە هەمان شێوەیە ئینا جەعەلناکم شوعوبا وقەبائیلە بۆچی بۆ یەکتر بناسن منەگەر دژایەتی نەتەوەیەک بکەم هەر لەبەر جیاوازی نێوان نەتەوەکان و جیاوازی ڕەشەڵەکیان ئەومانای وایە شەڕ لەگەڵ سونەتێکی خوددا دەکەم ئەوە خوددایەکە ئێمەی بەم جیاوازیانەوە دروست کردووە خوا ئێمەی کردووە نەتەوەی جیاواز بۆچی بۆ ئەو یەکتر بناسین بۆ ئەوەی یەکدی تەواو بکەین ئێمەگەر هەمومان یەک کۆپی بووین مانای وایە هیچ شتێکی نوێ ناناسی دکتۆر بلا ئەم بەحسە پەیوەندین وە لەگەڵ کووردا بکەن بەریە ڕوخیانە ڕژێما سەدام حسێن دا یانژی ماڵباتە جەنابێتە چ پەیوەندیەکە وەیە دۆستیتی لەگەڵ گەلێ کورد هەبووە؟ بەڵێ زۆریش ئێمە لە بەریتانیا دەژین و بەریتانیاش خۆتان دەزانن ڕەوەندی عراقی لەوێ زۆر تۆ دەتوانی خەڵکی هەموو ناوچەکانی عراق لەوێ ببینی ئێستا تۆ ئەگەر لە عراق بژیت لەوانەیە زۆر کەم هەلی ئەوە بۆ بڕخسێ کەسێکی بۆ نمونە خەڵکی شنگال بناسی یان خەڵکی هەندێ ناوچەی دوورە دەستی بەسڕە بناسی لەم بەغدایە تەنیا کۆمەڵی خەڵکی دیاریکراو دەبینی لەوێ عراقی دەبینی خەڵکی ناوچەی وهایە کە تۆ هەرگیز ئەو شوێنەت نەبینیوە تەنانەت شارەزای هەندێک کولتوری جیاوازیش دەبی بۆ نمونە شێوازی جلوبەرگیان شێوازی تەنانەت دروستکردنی خواردنیان زۆر شت فێر دەبی ئەمەش بەڕاستی ئاسۆی بیرکردنەوەی فراوان دەکات وات لێ دەکات لایەنگری نەکەیت کەواتە ئەوە سروشتی عراقە کە خەڵکی جیاوازی لە خۆگرتووە بەڵێ هاوڕێی زۆرمان هەبوون تەنانەت پەیوەندی خێزانیمان هەبووە سەرباری پەیوەندی سیاسیش لەگەڵ زۆرینەی سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان پەیوەندی دۆستانەمان هەبووە ئەو کاتەی لە دەرەوەی وڵات بووین دکتۆر کوردان هەموو مەرجێن نەتەوەیی یەن سەرخەبوونت تێدا هەنە ji بۆی ئاواکردنا دەوڵەتە خۆ لێ سیاسەتە ئەقلیمی و ناودەوڵەتی ڕێبوویەکێ نادانە بنەڕیناتە کوردان مافێوەیەکێ هەنەک و سەر بخوا بوون
ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ سەردەمێکی مێژووی کە ئێمە دەستمان لە ڕوودانیدا نەبووە. ئەویش سایکس بیکۆیە. دوای جەنگەکانی پێشوو جەنگی یەکەمی جیهانی و تەنانەت جەنگی دووەمیش، بەڵام بە شێوەیەکی سەرەکی پاش جەنگی یەکەم کە جیهانی ئیسلامی دابەشکرا. خۆتان دەزانن لەو کاتەدا دەوڵەتی عوسمانی هەبوو، لەولاوە دەوڵەتی سەفەوی هەبوو. دوو دەوڵەت کە ناوی ئیسلامیان هەڵگرتە بوو، بە ناوی ئیسلامەوە حکمیان دەکرد و جیهانی ئیسلامیان لە نێوان خۆیاندا بەشکرد. ئەم دوو دەوڵەتە ڕووخاون و بوون بە شتێکی دیکە. کۆڵۆنیالیزم هاتنە ناونچەکە و هەموویان پارچە پارچە کرد. لە چوارچەوەی ئەمدا بەشکاریەدا نەتەوەی کورد خرايە پشتگوێ. عەرەب هەروەها نەخرانە چوارچەوەی دەوڵەتێکەوە، بوون بە کۆمەڵێک دەوڵەت. فارس بوون بە خاوەنی دەوڵەتێک، ئەرمانەکانیش بوون بە دەوڵەتێک، ئازەریەکان هەروەها، تورکەکان بوون بە دەوڵەتێک، بەڵام کورد لەودا بەشکاریەدا پشتگوێ خرا. ئەمە لە قۆناغێکی مێژوویدا بوو بە شتێکی جیهانی و ئەم دەوڵەتانەی ئێستا بەو جۆرە پێکاتن. ئەمڕۆ تۆ کە دەی دەتەوێت ئەم سنوورە هەڵگری، ئێمە پێم وایە لە قوتابخانەوە ئەوە فێر بووین کە سایکس بیکۆ پیلانێک بوو لە دژی ئەم ناوچەیە، ئەوەی کە بەم جۆرە پارچە پارچەیان کرد. بەڵام ئەمڕۆ لە چوارچەوەی ئەم سنوورانەدا بەرژەوەندی بۆ خەڵک دروست بوون. تۆ کە سنوور هەڵدەگری دەتەوێت سەر لە نوێ دابەشی بکەیتەوە، پارچەیەک لە شوێنێکدا دەبڕی و بە شوێنێکی دیکەوە دەرکێنی. بەڵام تۆ بەمە لە بەرژەوەندی لایانی دیکە دەدەی. تۆ بەم شێوەیە کە پارچەیەک جیا دەکەیتەوە، مانای وایە بەرژەوەندی خەڵکی دیکە دەخەیتە مەترسیەوە. بینیمان کە داعش هەوڵیدا ئەو سنوورانە هەڵگرێ. داعش دەویست ئەو سنوورە بە ڕێگەی دیکە هەڵوەشێنێتەوە، بە ڕێگەی تونند و تیژی و ڕاگواستن و کوشتن و لەنێوبردن. ئەمەش کارەساتێکی دروست کرد. یعنی وەکە واقع جەنابێتە لەگەر سەرخەبوونەی یان دژی. من دەڵێم هەموو کۆمەڵگەیەک مافی ئەوەی هەیە بڕیار لە شارەنووسی خۆی بدات، ئەمە مافە. بەڵام هەوی کوردانژی بەدڵنیاییەوە من کە سەرۆگۆزیرانیش بووم بە ئاشکرا قسەم کرد. گوتم من ڕێز لە خواستی ڕۆڵەکانی خۆمان و هاونیشتیمانیانی کورد دەگرم کە دایانەوێ نیشتیمانی خۆیان هەبێ. ڕێز لەمە دەگرم. ئەمە مافێکی مرۆڤە. بەڵام تۆ لە وڵاتێکدای کە هاوبەشی دیکەت هەیە، ئایا مافی ئەوەت هەیە لە ناکاو پارچەیەک جیا بکەیتەوە و بیبەی بۆ خۆت؟ تۆ لە چوارچەوەی وڵاتێک و سنوورێک دایت، لە چوارچەوەی ڕێکەوتنێکی دیاریکرا و دای کە دەستورە و هەموو عێراقیەکان دەنگیان بۆ داوە، تەنانەت دەستوریش. ئایا بەشێکی دیاریکرا و مافی ئەوەیان هەیە بەشێکی جیا بکەنەوە بە تەنیا هەر خۆیان بڕیاری لەسەر بدەن؟ ئەوە پڕ گرنگە پشرامی لەسەر باخبن. لێنەها ئەس دخوازم ئەم بشنە سەر مژارە هەن تشتێن دنیایەکێ مژارە هەری گرنگ و دەستپێکی موچێ فەرمانبەرێن هەرێما کوردستانی و هێزن پێشمەرگە و هێزن ئەولەهیەن کوردستانەیە. بنەریناتە ئەو تشتێک و نەها چێ دبە لە هەمبەری کارمەندên هەرێما کوردستانê ne zulme li fermanberan têkirin? من پێم وایە هاوڵاتی هیچ گوناهێکی نییە. ئەگەر سەرکردە سیاسیەکانیش گوناهێکیان هەبێت لەوەدا کە ڕێک ناکەون، نابێ هاوڵاتی باجیەوە بدە، نابێ هاونیشتیمانی سزا بدرێت. بەڵێ پێم وایە ئەوە زوڵمە لە هاونیشتیمانی و بەهۆی ڕەفتار و بڕیاری سەرکردە سیاسیەکانەوە سزا دەدرێت. هاوڵاتی دوجار هاوڵاتیە. ئێمە لە دەوڵەتی عێراقدا نابێ جیاوازی لە نێوان هاونیشتیمانیان بکەین جا کورد بن یان عەرەب، موسڵمانن یان نا، هەر نەتەوە و ئاین و مەسەوێک بن. ئەوانە هاونیشتیمانین لە چوارچێوەی سنووری عێراقدا و دەبێ یەکسان و دادپەروەرانە مامەڵەیان لەگەڵ بکەین. ئێوە دەزانن تەنانەت ئەو کاتی سەرۆکوەزیران بووم، تەنانەت پاش ڕووداوەکانی کەرکووک و گەڕانەوەی کەرکووک بۆ ژێر دەسەڵاتی فیدرالی، کوردستان تووشی کێشەیەکی گەورە هات. چەندین شاند لە کوردستانەوە هاتنە لام، چونکە هەناردەکردنی نەوت بەهۆی گەڕانەوەی هەندێک لە کێڵگەکانی نەوت بۆ ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدرالی ڕاوەستا بوو. خەریبوو لە هەرێمی کوردستان کارەساتێک دەقەومە. خەڵک بە منیان گوت کە لەوانەیە کەرتی پەروەردە دابڕوخێ، ڕەنگە ئابووریان دابڕوخێ. بۆیە من بەبێ ئەوەی چاوەڕێی هیچ تەنازولێک بم و بەبێ ئەوەی بمەوێ شتێک بسەپێنمەوە سەریان، چکە دوجار ئەوانە شاوڵاتی ئێمەن، دەست بەجێ و بێ هیچ بەرامبەرێک موچەم ڕەوانەکرد. تەنانەت داوای هیچ تەنازولێکم لە حکوومەت یارێم نەکرد، چونکە ئەو مافی خەڵکە، مافی هاونیشتیمانیانە. لەبیرتانە ساڵی 2018 موچەی هەردوو مانگی 2-3 پێکەوە نارد، هەڵبژاردنەکانیش لە مانگی 5 دەکران.
یەکی ئەگەر بێ هەڵبژاردن بباتەوە دەبێ ئەوە بێ کە ڕێگری بکە چکە تێڕوانینێکی دیاریکرا و لای دەنگدەر هەیە بەگشتی. بەڵام من بەرژەوەندی هاوڵاتیانم خستە پێش ئەو بەرژەوەندیە سیاسیە، بۆیە دەڵێم ئەمە مافە، نابێ لەگەڵ ئەم جۆرەشتانە بە شێوەیەکی پۆپۆلیسی ڕەفتار بکرێ و نابێ بیخزێنینە ناو ناکۆکیە سیاسیەکانەوە، چونکە دوجار ئەوانە هاوڵاتین و تۆ وەکو سیاسێک دەبێ عادیلانە و دادپەروەرانە مامەڵیان لەگەڵ بکەیت. وعليك أن تكون عادل ومنصف. طيب دكتور دکتۆر وە لەناوە چارچوبێ هەماهەنگیەدا چ بڕیارێکیان استراتیجیەکەوە هەیە ji بووی خەنقاندنە هەرێما کوردستانی و ڕێگریکردن ji پێشکەتن و ئاوادانکردنەوەی ji ڕوویە سیاسیڤە؟ من لە گفتوگۆکانی نێو چوارچەوەی هاواهەنگیدا هیچ جارێک گوێم لە قسەی وانە بووە، تەنانەت لە قسە و باسەکانی نێو ئیدارەی دەوڵەتیشدا. چەندین شاند لە هەرێمی کوردستانەوە هاتوون بۆ لای ئێمە بۆ بابەتی موچە و لە ئێمەوە تەنیا گویان لە دەربڕینی پشتیوانی بووە. بەڵام خۆتان وەکو قسەکانی بەڕێسەرۆک وەزیران دەبیستن ئەویش زۆر جددیە لەوەی چارەسەرێکیەوە بکات. بەڵام دەزانن کاتێک بودجەی گشتی لە ئەنجومەنی نوێنەران بڕیاری لەسەردرا هەندێک بڕگەی بۆ زیاد کران کە حکوومەت زەحمەتە بتوانێت بازیان بەسەر بدا، چکە بەرپرسیار دەبێت لە پێشێرکردنی مادەیەکی یاسایی. ئەمە بێگومان ئێمەی خستۆتە ناو کێشەیەکەوە. ئەمە سەرباری ڕاوەستانی هەناردەکردنی نەوت بۆ تورکیا بەهۆی هەڵوێستی تورکیا لە پاش ئەو حکومەی کە لە پاریس دەرچوو. ئەڤە خاڵێکی گرنگم دخوازن لەسەر باخ من لێ نەها دخوازم نمونەیەکیشتەڕە بینم لە کەرکووکێ دیەک دبستانێدا مامۆستا هەنە سەر وەزارەتە پەروەردەیە بەغدایینە هەرمە موچێن خەوەردەگرن و مافێ وەرگرتنە پارێ بدەین هەنە مینحەیان هەنە لە بانقان لێ دە هەمان دبستانێدا مامۆستا هەنە سەر بە میلاکی وەزارەتە پەروەردەیە هەرێما کوردستانینە لێ موچە ناستینن و ژە هەموو امتیازاتên مامۆستیەژی بێپارن چاوە دەنێرینە vê سەرداریە نەعادیلانە di çarşoveyek dewletê de. من بەڕاستی داوا دەکەم مەسەلەی پەروەردە بە سیاسی نەکرێ. ئێستا تۆ باسی سەردەمێکی پێشوو دەکەی کە درێژ بووەتەوە بۆ ئەمڕۆ. ئێستا لایەنەکەی دیکە وا باسی ئەمە دەکەن کە گوایە خەڵکیەکان نیشتەجێی هەرێمی کوردستان و بەڵام موچیان لەسەر کەرکووکە. ئەمە ناکۆکیی دروست کردووە. سەدامیش پێشتر شتێکی وەهای لە کەرکووک کرد. چوو عەرەبی لە ناوچەکانی دیکەی عێراقەوە هێنا و لە کەرکووک نیشتەجێی کردن بۆ ئەوەی دیمۆگرافیای پارێزگاکە بگۆڕێ. ئەم کارەی لایەنی بەرامبەری شەر دروست نییە. لێ ئەڤە مامۆستایان خوێندنە کوردینە لە کەرکووکێ. بەڵێ بەڵام ڕەنگە نیشتەجێی هەرێمی کوردستان بن. نەخێر لە کەرکووکن خێر ئەو نە نیشتەجێن هەرێما کوردستانینە لەواتە دەبێت کەرکووکێنە. ئەگەر بەبەسا من ئەوە لە کەرکووکێنە خەڵکی کەرکووکێنە لەسەر وەزارەتە پەروەردە کوردستانینە. من بەڕاستی نەچوومەتە نێو ئەو وردەکاری وەزارەتی پەروەردە، بەڵام پێم وایە دەبێ ئەو میکانیزمە یاساییانە و ڕێنماییەکان یەک بخرێ، چونکە ئەوە ناکرێ ئەگەر هەردووکیان هەمان کار بکەن هەمان فەرمان جێبەجێ بکەن و لە هەمان جوگرافیادا بن و هەر یەکە ڕێنمایی جیاواز بیانگرێتەوە. پێم وایە ئەوە بەشێکە لە ناعەدالەتی و بێئینسافی. بنەڕینەتە دەبێت چاوە پرسگرێکە موچە و بودجێ هەرێما کوردستانێ بێتە چارەسەرکردن دەمەکی دەکوت ساڵین دەرباز بوویدا یاسا بودجەی نکاریە وان مەسەڵان چارەسەر بکە حتا وەکێلیەژی وەکخە مایە چارەسەرکردنەوەی دەبێت بچە ئەوەی بە بنەڕینەتە. ئێمە لە ساڵانی 2017 و 2018دا هەندێک کارمان لەسەرەوە کرد و لیژنەیەکیشمان بۆ یەخستنی موچە پێکێنە. دەزانن کە میکانیزمی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان جیاوازە لەوەی ناوچەکانی دیکەی عێراق. تۆگەر بتەوێت موچە خەرش بکەیت بە هەر شێوەیەک بیکەی کارێکی نەعادیلانە دەبێت کە موچەکەی ئەوێ وەکو ناوچەکانی دیکەی عێراق نەبێ. لاتمە هەموویمان یەک خست و تەماشای لیستەکانی موچەمان کردەوە لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی عێراق. ئیدی دەستمان کرد بەوەی بە گوێرەی ئەوە موچەی هەرێمی کوردستانی ڕەوانە بکەین. ئەوانەی هەرێمی کوردستانی شاوکاریان کردین و لیستەکانی خۆیان لەسەر CD دایە ئێمە. ئەوە بوو هەموو موچەکانمان یەک خست و دەستمان کرد بە خەرشکردن. واکە ئەوە بوو کە ئەوە بەردەوام بێت، بەڵام دوای ئەوە چی ڕوویدا؟ بۆچی پاشان ناکۆکی پەیدا بوو؟ من پێم وایە کێشەکە ئەمەیە، یانەوەتە ئەوانە بە فەرمانبەری حکوومەتی فیدرالی دەزان و حکوومەتی فیدرالی موچەکانیان دەدات، یان بە فەرمانبەری ناوخۆیی هەرێمی کوردستانیان دەزانی و
دەتەوێت حکوومەتی فیدرالی موچەکانیان بدات پێم وایە نەگونجانێک لەمەدا هەیە بەڵام ئەگەر فەرمانبەری حکوومەتی فیدرالین چونکە لە دەوڵەتە فیدرالیەکاندا بەو جۆرەیە بۆ نمونە لە ئەمریکاش فەرمانبەری فیدرالی هەن لە ویلایەتەکاندا بەڵام حکوومەتی فیدرالی موچەیان دەدات. باشە ئەگەر فەرمانبەرین هەرێمی سەر بە حکوومەتە فدرالی بن وی دەمێ ڕوو لە حکوومەتە هەرێمێ دێ چ بە؟ قسەکە ئەوەیە ئایا ئەوانە فەرمانبەری فیدرالین یان ناوخۆیی ئەگەر ناوخۆیین کەواتە ئێوە لەیان بەرپرسن دوجار تۆش داهاتی خۆتەیە و خۆت بڕیار دەدەیت تۆ ئەگەر لێ ئەوە هەموڵاتیان عێراقینە ڕاستە بەڵام تۆ ئەگەر لە هەرێم بڵێ من بڕیاریان بۆ دەدەم و من قەبارەی موچەکانیان دیاری دەکەم و من بڕیاری پلەبەرزکردنەوە دەدەم و من بڕیار دەدەم کێدا بمەزرێ و کێدا نەمەزرێ ناکرێ ئەنجام و لێکەوتەی بڕیارەکانی خۆت بخەیتە سەرشانی حکوومەتی فیدرالی واتە لەمەدا جۆرێک لە هاودژی هەیە دەبێت لەسەر شتێک ڕێک بکەوی یان ئەوە تا ئەمانە فەرمانبەری فیدرالیون و حکوومەتی فیدرالی دایان دەمەزرێنێ و پلەکانیان و موچەکانیان لەلایەن حکوومەتی فیدرالیەوە دیاری دەکرێن چونکە ئەگەر وانە بێ نادات پەروەرانە دەبێ بۆ نمونە تۆ لە هەرێم بڕیار دەدەی موچە زیاد باشە دەبێ حکوومەتی فیدرالی پارەکە بدە ئەی ناوچەکانی دیکەی عێراق چی کەواتە دەبێ جۆرێک لە دادپەروەری هەبێ کێ خەڵک دادەمەزرێنێ و کێ پلەبەرز دەکاتەوە و کێ سیستمی دامەزراندندا دەنێ و کێ پارەکەی دەدا ڕەنگە هەرێم بە ئاراستەیەکدا ڕۆیشت بێ کەواتە ئێوە بەرپرس مەبن لەوە کە ئیشی حکوومەتی فیدرالیە ئێمە لە هەموو شتێک بەرپرس دەبین بەڵام ئێوە پشکێکمان بدەنێ بەو ئارەیەستەی ڕۆشتین وەکە کوبەری لەسەر لە هەفکردبوون دکتۆر دەربارەیە لەسەر ئەو پشکە ڕێککەوتن ئێستا کە ناتوانن موچە بدەن گەڕاونەتەوە بۆ حکوومەتی فیدرالی و دەڵێن ئێوە موچە بدەن لێ هەناردە پەترۆلی ڕەوەستیە و بودجەشی کورتانی بلا ئەم بەحسە ڕاوەستاندنە هەناردەیە پەترۆلی بکەن ماش باتە دەربازبووی هەناردەیە پەترۆلی لە هەرێما کوردستانی سەدەمێ دۆزەکە یاسایی کول سەردەمی کابینەیە حکوومەتەوەدا هات بۆ تۆمارکردن ڕاوەستیە ئارمان جاوە ژوێ دۆزی چ بوو ئەو بوو کۆ هەناردەیە پەترۆلە هەرێما کوردستانی بکەوە بێ ڕەوشە نەها یان چاوە نەخێر بە دڵنیاییەوە نا ئامان جێمە ڕاشکاوانە بڵێم دروستکردنی گوشار بوو لەسەر برایانمان لە هەرێم و هەروەها تورکەکانیش بۆ ئەوە بوو کە بێنە پێشەوە بۆ ڕێککەوتن چونکە ئەو ڕێگەیە نادروست بوو ئێمە باسی نەوتی عێراق دەکەین کە موڵکی هەموو عێراقیەکانە بەڵام بە گوێرەی ڕێککەوتنێک مامەڵەی لەگەڵ دەکرا کە لای ئێمە ڕوون نەبوو نەمان دەزانی ئەو ڕێککەوتنەی نێوان هەرێمی کوردستان و تورکیا چۆنە دەمانویست بزانین چونکە مافی ئێمەیە ئەوە مڵکی خەڵکە و دوجار مڵکی ئەم گەلەیە نەمان دەزانی شتێکی نهێنی و ناڕوون بوو بەڕاستی من تا ئێستاش لەسەرەوە موکوڕم هەوڵماندا گوشار بخەینە سەریان بۆ ئەوەی ڕێککەوین لە پێناو بەرژەوەندی خەڵکی خۆمان چونکە ئەمە مڵکی خەڵکە و نەوتی ئەو خەڵکەیە بەدەمانەوە نەهاتن ناچار لە ڕێی دادگاوە گوشارمان خستە سەریان و سەرنجام گەیشتینە کۆتایی بەبێ ئەوەی بگەینە لێک تێگەشتن و ئەوە ڕوویدا کە نەمان دەویست ڕوودا خواگەر پێش دەرچوون یە حکمی دادگاکەی پاریس لێک تێگەشتنێک لە نێوان خۆمان هەبوایە ئەو لە بەرژەوەندی هەمومان دەبوو بەڵام بەهۆی جۆرێک لە عینادی و ئەو تێگەیشتنەی کە ئەمە تەنازولە بۆ بەرامبەر ئاخر خۆ بەرژەوەندی هاوڵاتیان بوو ئایا ئەوەی ئێستا باشە کە ڕێ لە هاونیشتیمانیانی هەرێم بگرێ موچەکانیان بدرێ ڕێ لە شایستەکانیان بگیرێ ئەم پێداگری و عینادی سیاسی سەرنجام لە بەرژەوەندی هاوڵاتینەوە لێ ئەوە چەندین مەها هەناردەیە پەترۆلی ڕەوەستیایە وەیەکی باندوری لەسەر بودجەی نەکریە عێراق بە ملیاران دۆلاران زیان بەرکەتیە بەڵێ کاریگەری لەسەر هەمولایەکە بووە ئێستا عێراق بێبەش بە لەو نەوتەی هەرێمی کوردستان ئەو نەوتەی هەرێم بەشی خەرجەکانی ئەوانی دەکرد خۆیان هەناردەیان دەکرد و پارەکەیان وەرگرت بۆ ئەوەی لە پێداویستەکانی هەرێم خەرجی بکەنەوە ئەمە ڕاوەستاوە کەواتە دەبێت لە بەشەپارەی عێراق هەرێمی کوردستانیش پارەی پێ بدرێ کەواتە ئەمە لێکەوتەیەکی نوێ ئەمەش دەبێت چارەسەر بکرێت چونکە ئێستا کاریگەری لەسەر هەموو لایەکەیە دەبێت ئەمە چارەسەر بکرێت بەڵام من دیسان دەگەڕێمەوە سەر قسەی پێشوو دەڵێم نابێ هاوڵاتی ئاسایی باجی ئەم کێشەیە بدات لە کاتێکدا ئەو نەی خوڵقاندووە بەڵکو بەهۆی ناکۆکی سیاسی خوڵقاوە دکتۆر لە گۆری هەن ئاگاهیان ژناوە ئالیان چارچوبی هەمانگیە گەهانەمە حیزبên شیعی لەگەل وێ ڕاوەستیاندنە هەناردەیە پەترۆلە هەرێما کوردستانی نەکو هەر بەردەوام بە ji بۆی ku bikarin herêma Kurdistanê ji royê siyasî ve bixeniqînin we çi behsek ji hinardeya petrola herêma Kurdistanê kirine we Serokwezîr serpişik kiriye yê Iraqê ji royê siyasî ve li ser vê mijarê
بەڵێ ئەوە کراوە و حکوومەتیش لەو ڕۆوە کەوتە گفتوگۆ لەگەڵ هەرێم و گەیشتنە جۆرێک لە ڕێکەوتن. بەڵام وەکو گوتم لە بڕگەکانی یاسای بودجەدا لە کاتی بڕگاردان لەسەر بودجەی گشتی عراق هەندێک بڕگە زیاد کران کە ئەوانە دەسەڵاتەکانی حکوومەتیان سنووردار کرد. حکوومەتیش ناتوانێت باز بەسەر یاسای بودجەدا بدا. هەروەها حکمێکیش لە دادگای فیدرالی عراقەوە دەرچوو کە تایبەت بوو بە بەجێکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دادگای فیدرالیش وەکو خۆم بینیم ڕوونکردنەوەیەکیان نارد کە دەڵێ بەجێکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. دادگا ئاوا دەڵێ دیارە ئەوان خۆیان دیدگای خۆیان هەیە و دوجار هەر کاتێک کەوتینە ناکۆکیەوە ئەوە دادگای فیدرالی لەو ناکۆکیە سیاسی نێوان لایەنەکان دەکۆڵێتەوە و ئێمەش هیچ شوێنێکی دیکەمان نییە بۆ دادوەری پەنای بۆ ببین. تەنانە دەگەر ناکۆکیش بین لەسەر پێکاتێ ئەو دادگایە و حکمەکانی ئەو دادگایە. دوجار جگە لەو دادگایە هیچ دامەزراوەیەکی دیکەمان نییە. بە گوێرەی دەستوور دادگای فیدرالی لەو ناکۆکیانە دەکۆڵێتەوە کە لە نێوان هەرێمەکان و حکوومەتی ناوەندی سەرهەڵدەدا. دکتۆر هەمبوویە چەندێ ڕانەک و حکوومەتە هەرێما کوردستانی جاردن دەست بە هەناردەیە پەترۆلێ بکە ژبەرک و دادگەها پاریسی مافێ دەرخستن و بەرەمانین و هەناردەیە پەترۆلێ دایە هەرێما کوردستانی تەنێ مافێ بارکردنا پەترۆلێ دبەندەراندا نەدایە ئەو یەکژیش بنگەهێدا باگاداریە سۆمۆ بووە. نەخێر بە ئاگاداری سۆمۆ نەبوو، هیچ دەسەڵاتێکی لەسەرم پرۆسەیە نەبوو. کێشە ڕاستەقینەکە ئەوە بوو چونکە هەناردەکردنی نەوت دەبێت لە دەسەڵاتی فیدرالی بێت. پێم وایە ئەمە کێشەکە بوو. کێشە ڕاستەقینەکە ئەوە بوو کە تۆ بیت کۆمەڵێشتی دژ بەیەک بکەیت، تۆ دەتەوێت حکوومەتی فیدرالی پشگیریت بکات، پارەت بداتێ، بەڵام بە جۆرێک مامەڵە لەگەڵ مڵکی گشتی بکەیت کە هەناردەکردنی نەوتە. ئەوە نەبەرسەوان بوو. پرسا من ئەوە جەنابێتە گەلوێ چەندێک و هەناردەیە پەترۆل لێ جارد مکە بە دەستی حکوومەتە هەرێما کوردستانی؟ نا پێم وایە لەمەدا هاودژیەکەیە. ئەوەی کە دەمگوت هاودژیەکەیە هەناردەکردنی نەوت دەبێت لە دەسەڵاتی فیدرالی بێت، ئەمە ڕێکەوتنی لەسرە. بەڵام ئەگەر هەناردەکردنەکە بە شێوەیەکی ناڕوون بوو بڕەکەی دیار نەبوو، من تەحەدا دەکەم ئێستا خۆڕەنگە لەسەر کۆی ئەوەی عراقش قسە و باسە بێ. یعنی هەن گەلوێ چەندێنێک و بەڕێیا سۆمۆ بە خۆی هەر دەبێت لەلایەن سۆمۆ خۆیەوە بێ، نەک تەنیا سەرپەرشتی. دەبێت لە ڕێی سۆمۆ بێت، ئەوە سامانێکی عراقیە. دەبێت دیار بێ داهاتەکەی بۆ کوێ دەڕوا، بۆ کوێ هەناردە دەکرێت. ئێوە تێبینیتان کردووە وەزارەتی نەوت و وەزارەتی دارایی و بانکی ناوەندی هەموو مانگێک تەنانەت هەموو ڕۆژێک زانیاری بڵاو دەکەنەوە لەبارەی ئەوەی چەندە نەوتی عراقی لە بەندەرەکانی باشوورەوە بارکراوە، بە کێ فرۆشراوە، نرخەکەی چەند بووە، بڕەکەی چەند بووە. تۆ ڕۆژانە دەتوانی بزانی چۆن و چەند فرۆشراوە. ئەمە لە هەرێمی کوردستان نەبوو. پێم وایە ئەمە جۆرێکە لە ناڕەزایی، ئەمە هەڵەیە، ئەمە سامانی گەری عراقە و دەبێ ڕوون و ئاشکرا بێ. من پێم وایە کە دەبێ بەو جۆرە بێ، دەبێ بەو جۆرە بێ بۆەوەی ئەم کێشەیە بە یەکجاری چارەسەر بکەین. مافی فەرمانبەرانی هەرێمە موچەی خۆیان وەربگرن، مافی هەرێمی شەگرنگی بە کاروباری خۆی بدە. بەڕاستیش حکوومەتی هەرێم دەسەڵاتی بەرفراوانی هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، بەڵام فرۆشتنی نەوت دەبێ لە چوارچێوەی دەسەڵاتەکانی حکوومەتی فیدرالی بێت. دەفپەیڤینێکەوەیە تەلەڤزیونیدا وەڕەخنە ژوێ چەندی گرتیەک و هێزم پێشمەرگە سەر بە دوو پارتیên سەرەکیین کوردستانەیە لێ دە هەمان دەمێدا لەسەر حەجدێ وە گوتیە ئەو نەوەسانە گروپên حەجدێژی مانە سەر بە حزب و ئالیین سیاسینێک و جارجاران دەبینن پەفچوون دناو بەرەواندا چێت بە بنارینەوە و مانابەک و سیاست جهێزین چەکدار بێنە جوداکردن. بە تەواوی هاوڕات ڕاستەکەی قسەکەی من بەومانایە نەبوو. بە پێچەوانەوە من گوتم سیستەمی حەشت سەر بە دەوڵەتی عراقە، بەڵام بەداخەوە تەنانەت لە نێو حەشتیش پاشکۆیەتی بۆ لایەنە سیاسیەکان هەیە و ئەوەش هەڵەیە. لە هەرێمی کوردستانی شەماشتە هێزی پێشمەرگە سەربەم لایەن و ئەو لایەنی سیاسین و ئەمە شەر هەڵەیە. واتە دەبێ ئەمە هەموو چارەسەر بکەین. لە بەرژەوەندی ئێمە نییە هیچ هێزێکی سەربازی پاشکۆی هیچ لایەنێکی سیاسی بێ. ئەوە نابێت حیزبی سیاسی باڵی چەکداری هەبێ. ئەی چۆن دەچیتە هەڵبژاردنەوە؟ تۆ کە باڵی چەکداریت هەبوو مانای وایە لە زەمینەیەکی یەکساندا کێبڕکێ ناکەی. تۆ چەکت هەیە و دەتوانی هەڕەشەیت پێ بکەی و ئەوانی دیکە بترسێنی. بەمە دەتوانی چەکداری نوێ بۆ خۆت ڕابکێشی و وایان لێ بکەیت دەنگت بۆ بدەن. بەڵام لە ڕاستیدا هێزی چەکدار و هێزی ئەمنی دەبێت لە مەسەلەی سیاسیدا بێلایەن بن. هێزی ئەمنی دەبێ هاوڵاتی بپارێزن نەک حیزبەکان. هێزی چەکدار کە پاشکۆی حیزب بوو حیزب دەپارێزێ نەک هاوڵاتی. وردە وردە هاوڵاتیش وا سەیری ئەو هێزە ئەمنیانە دەکەن کە بۆ پارێزگاری لە حیزب لەوێن نەک بۆ پاراستنی ئەوان. ئەمە هەڵەیەکی گەورەیە. هەر هاوڵاتیەک دەبێ وا هەست بکات کە ئاسایشی پارێزراوە. بۆیە من
داوا دەکەم سیستەمی ئەمنی و سەربازیمان بە تەواوی دوور بن لە حیزبەکان و هیچ پەیوەندێکیان بە حیزبە سیاسیەکانەوە نەبێت. تۆ ئەگەر دەوڵەتێکی دیموکراسی دادپەروەرت دەوێت ئەوە ڕێبازی دەوڵەتی دیموکراسیە. بەڵام جارێک گوتم دەوڵەتی عەسابات داوای لێبوردن لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەم بۆ ئەم دەستەواژەیە. ئەو کات ئیدی هەر لایەک میلیشای خۆی دەبێ و کانتۆنی ئابووری سەر بە حیزبەکان پەیدا دەبن و ئەمەش لە کۆتاییدا سەردەکێشێ بۆ نەمانی متمانن لە نێوان خەڵک و چینی سیاسیدا. ئەم سیستەمی ئێمە سیستەمی سەدام حوسێن نییە. ڕەنگە بڵێن سیستەمەکەی سەدام 40 ساڵ 35 ساڵ حکومی کرد. ئەوە ڕژێمێکی سەرکوتکەر بوو. کەس نەیدەتوانی ناڕازی بێت. کەس نەیدەتوانی قسە بکات. ئەوەی قسەی دەکرد زمانیان دەبڕی. ئەوەی قسەی دەکرد بە زندوی دایان خستە ژێرگەڵ وەک چۆن لە گۆڕە بە کۆمەڵەکان و لەو ژمارە زۆری ئەمفالکراواندا بینیمان. هاوڵاتیانی کورد بە زندوی دەخرانە ژێرخان. ئێستا ئەم سیستەمەی ئێمە سەرکوتکەر نییە. بۆ یاگەم متمانە لە نێوان دەنگدەر و چینی سیاسیدانەما ئەوە سیستەمەکە هەرەز دێنێ و ناتوانێت درێژە بەخۆی بدات. دەماکو جەنابێتە سەرۆکوەزیر بووی وە گوت و 5,000 بندیوار دنە بە حەشری شەعبی دەهەنە. نەها ڕەوشەوان بندیواران چاوایە ئەف مژارگەها کو دەرێ. نا ئەو بندیوارانە لە نێو سوپا بوو چونکە چەند فێرقەیەک بە تەواوی داڕوخە. ژمارەکەش زۆر بوو. لە بیرمە نزیکەی پارەیەکی زۆری موچە بوو. بەڵام کاتێک لە نێو گۆڕەپان بۆ ئەو جەنگاوارانە دەگەڕایی دەتبینی ئێمە ئەو ژمارەیەمان نییە. ئیدی کەوتمە لێکۆڵینەوە لەو بابەتە و سەرەتا لێکۆڵینەوەیەکی بەراییمان کرد. یەکەمین راپۆرت کە بەدەستمان گەیشت دەڵێت 50,000 سەربازمان هەن کە بوونیان نییە. واتە لەسەر سوپان وسراون و لە ڕاستیدا نین. بێگومان ئەمە تۆمەتبارکردن نییە. ئەمە هەوڵێکە بۆ چاکسازی. هێزەکانی ئێمە داڕمان. ئەو داڕمانە هۆکاری هەیە. هۆکارەکەشی گەندەڵیە. تۆ هاتووی کەسانێکت داناون موچە وەردەگرن و ئەم کەسانە هەر بوونیان نییە. سەرنجام بەهۆی ئەمە سوپادارمە. بۆیە داڕما چونکە هێزی پێویست لەسەر گۆڕەپانەکە نەبوو. تۆوا حسابت کردووە کە لە فەوجێکدا بۆ نمونە 800 کەست هەیە. بەڵام لە کەتوار 200 کەست هەیە یان 250 کەس. ئەمە ناتوانێت بەرگەی شەڕێک بگرێت کە تۆوات داناوە 800 کەست لە بەردەستە و لە ڕاستیشدا 200 کەست هەیە. بۆیە ئەم گەندەڵیە ئەوەی کە ویستم لە دژی ئەو گەندەڵیە شەڕ بکەم. سوپاس بۆ خوا لە کۆتاییدا توانیمان ئەو سیستمە ئەمنیە بگۆڕین. سوپای عێراق لە سوپایەکەوە کە ڕەنگە بە شێوەیەکی نەگونجاو قسەی لەسەر کرابێ کردمانە سوپایەکی نیشتیمانی. لە بیرمە لەگەڵ برایانی هەرێمی کوردستان ڕێککەوتین لەسەر ئەوەی هێزەکانمان بچنە ناو هەرێمی کوردستانەوە و لەوێوە لای باکوور و لای ڕۆژهەڵاتەوە بەشداری ڕزگارکردنی موسڵ بکەن. بەکردەوە شێزەکانی سوپای عێراق شوونە نێو هەرێمەوە. زۆر بە گەرمیش پێشوازیان لێکرا. سەرمان سوڕما بە جۆرێکی نائاسایی بوو. پێشوازیان لێکردن و پەیوەندێکی باش پەیدا بوو. سەربازی سوپا و پێشمەرگە بوونە دۆست و وەکو برا بوون. پێکەوە شەڕیان دەکرد و زۆر جار خواردنەکانیشان لەگەڵ یەکدی بەش دەکرد. ئەوە هەستمان کرد خەریکە هێزەمنیەکانمان و سوپای عێراق قبوڵ دەکەین. تەنانەت لە هەرێمی کوردستانیش. بەهۆی ئەوەش بوو کە توانیمان ئەو ناوچانە ڕزگار بکەین. خۆ ئەگەر خەڵک لە دژی ئێمە بوونایە نەمان دەتوانی بگەینەوە. جا بەشێکی ئەمە گەندەڵیە. ئەو گەندەڵیە دوژمنی ژمارە 1 و ژمارە 2 ژمارە 3 بوو کە سیستمی ئەمنی ئێمەی تووشی داڕمان کرد. دکتۆر جەنابێوە ئەزمونونەکە درێژ هەیە لە ڕۆژاوا و بساڵان هەن لە وڵاتی ڕۆژاوا ژیانە. ناریناتە ئارامی و بجیکردنە سیاسەتێکە ئارام و بەردەوام دبن دەسەڵاتداریە سازیین سیڤیلدا لە عێراقی لەگەل هەبوو ناوان هەموو گروپێن چەکدارên جۆر بجۆر و جار و بار شەڕان دەکەن دناڤەخوادا معقولە؟ هیچ وڵاتێک بەبێ دامەزراوەی پایدار و پتە و ناگاتە سەقامگیری. ڕۆژاواش خۆ لە ناکەو نهاتوون دامەزراوەکان دروست بکەن. ئەوە پرۆسەیەک بووە ڕەنگە 100 ساڵی خایان دەبێت. ئەو دیموکراسیەی لە بەریتانیا هەیە تەمەنی کەمتر نییە لە 100 ساڵێک. بەڵام ئەمە هەنگاو بە هەنگاو کراوە و لە ناکاو نەبووە. بۆ بنیاتنانی دامەزراوە ناڵێم ئێمەش پێویستمان بە 100 ساڵە ڕەنگە بە چەند ساڵێک بتوانینەوە بکەین. بەڵام بۆ بەدیهێنانی ئەوە دەبێ هاوکاری بکەین. کێشەکە لەکوێیە؟ بەداخەوە جۆرێک لە کورتبینی هەیە کە پێم وایە لە بەرژەوەندی ئەوە هیچ دامەزراوەیەک بنیات نەنرێت بۆ ئەوی بارەزووی خۆی و چۆنی ویست ئاوا ڕەفتار بکات. ئەوەش هەڵەیە. ئەوە لە کۆتاییدا تەنانەت ئەوەش کە لەو دۆخە سوودمەندە زیانی بەردەکەوێت. دامەزراوە جۆرێک لە دادپەروەری دابین دەکات. بەردەوامی دابین دەکات. ناکرێت لە سایەی دامەزراوەکاندا لایەنێک بێت و تۆ بە تەواوی بیسڕیتەوە. ناتوانێت چونکە تۆ دامەزراوەی پایدارت هەیە و ئەو دامەزراوانەش سەیری یاساکان دەکەن. ئێستا لە وڵاتانی ئەوروپا خۆم لێکۆڵینەوەم لەسەر کردووە. لە ئەوروپا حکوومەتەکان ئێتیلافین. باشەم حکوومەتە ئێتیلافیانە
کاروباری وڵات چۆن بەڕێوە دەبن. دەچن پۆستەکان لە نێوان خۆیان بەش دەکەن، دامەزراندنی خەڵک بەش دەکەن، کاتێک لێور دەبیتەوە دەبینی دامەزراوەی پایدار لە نێو دەوڵەتەکەدا هەن کە ڕێلەوە دەگرن. حیزبێکە لە هەڵبژاردن سەرکەوتووە ناتوانێت بە ئارەزوی خۆی کێی ویستای مەزرێنێ و کێی نەویستەری بکە. ناتوانێت چونکە دامەزراوەی قوڵ لە وڵاتەکەدا هەنکە دامەزراوەی بەردەوام و سەربەم حیزب و ئەو حیزب نین. ئەمە سەربەخۆی دەوڵەت دابین دەکات و بەردەوامبوونی پێدەدا. ئێمە پێویستمان بەمە هەیە. ئەمە بێگومان لە بەرژەوەندی هەموو حیزبەکانیشە. ڕەنگە هەندێکیان کورتبین بن و تەنیا ئەوە ببینن کە ئەمڕۆ کۆنتڕۆڵەکە لە دەست ئەوانە و بە ئارەزوی خۆیان دەتوانن جەماعەتی خۆیان دامەزرێنن. بەڵام ئەمە ئاراستەیەکی خەتەرناکە هەندێک بە ناوی پێکاتەیەکەوە ئەمە دەکەن. من نوێنەرایەتی گەلەکەم دەکەم بۆ نمونە کورد یان سونە و یان شیعە و تورکمان، بەڵام لە ڕاستیدا بینیمە ئەمە لە بەرژەوەندی پێکاتەکە نەبوو، بەڵکو لە بەرژەوەندی کەسێک یان حیزبێک بووە. بە بەڵگەی ئەوەی تو ئەگەر لە پێکاتەکەی خۆیشی بتەوێت کەسێک بهێنیتە پێشەوە، ئەوە ناهێڵێت و دژایەتی دەکات چونکە شوێنکەوتەی خۆی نییە. ئەوە تەنیا یەکێکی دەبێت شوێنکەوتەی خۆی بێ، جا یان خزمی بێ لە بنەماڵەکەی خۆی بێ یان لە حیزبەکەی خۆی. ئەمەش دادپەروەری تێدا نییە. ئێمە دەبێ بوار بۆ هەموو کەس بڕەخسێنین و کێبڕکێیەکە لەسەر توانای کەسەکان و شارەزاییان بێ. تۆ کە کەسێکی پرۆفشناڵ دەخیتە پێگەیەکەوە، ئەو کەسە دەتوانێت پارێزگاری لەو پێگەیە بکاو. تۆش لە دەسەڵات بی یان نەدەرەوەی دەسەڵات. دادپەروەرانەوە بە گوێرەی سیستم ڕەفتار لەگەڵ دەکات، نەک بە لەفەسی لایەنگرانە. جارێکی وەگوت کو لە 16 ئۆکتۆبەر 2017 و فەرمان نەدا بۆ ئارتێشی کولهێزین پێشمەرگە بدەن. هێژی تو دوێ باوەڕێ دای و لڤ و تەفگەرە هێزن ئارتێشە عێراقی بە بڕیارێکە تەمام یا عێراقی بووە ji ber ku serkirdatiya îranî bû. İraniyan jî ev yek ve neşartiye. Tenanet Serok Mesud Barzanî jî di du pirtûkên xwe de navê gelek efserên Îranî gotine ku li danûstandinên meydanî mil bi milê hêzên Iraqî li gel hêzên pêşmerge danûstan kirine. من دەڵێم بڕیارەکە بڕیارێکی تەواو عێراقی بوو لەو ڕۆوە، بەڵام ڕەتی ناکەمەوە هەندێک بەرژەوەندی هەن کە تێکەڵ بوون. دەزانن کە تەنانەت پەیوەندی هەرێمی کوردستانیش لەگەڵ ئێرانەکان لەو کاتەدا پەیوەندێکی بەتین و ڕاستەوخۆ بوو. ئەم دەوڵەتانە شکەمینەی کوردیان هەیە. ئێران و تورکیا ترسی ئەوان لە دامەزراندنی دەوڵەتێکی کوردی بەڕاستی بڵێم زۆر لە ترسی عێراق گەورەتر بوو. بەو ئاعتیبارەی ئێمە لە عێراق فێری پێکەوە ژیانی. ئەوە تا هەرێمی کوردستانمان هەیە، هەرێمێکی فیدرالیە و دەسەڵاتی بەرفراوانی هەیە و برایانی کوردیش توانیان لە ماوەی ئەم ساڵانەدا لە عێراق شتێک بۆ خۆیان بنیاد بنێن کە شتێکی ڕاستەقینەیە. ئەم شتە نە لە ئێران هەیە و نە لە تورکیا. ئێمە هیچ ترسێکمان لەم پەیوەندی فیدرالی لە چوارچەوەی عێراقدا نییە، بەڵام ئەو دەوڵەتانە دەترسێن. بۆیە بەهۆی پەیوەندی قوڵیان بە هەرێمی کوردستانەوە کەوتنە جموجۆ بۆەوەی ڕێلەوە بگرن. منەوە ناشارمەوە بەڵێ ئێران و تورکیا بەرژەوەندیان لەوەدایە کە هەرێمی کوردستان نەتوانێت بگاتە ئەوەی دەیەوێت، بەڵام ئەمە پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمەش جموجۆڵمان هەبوو، بەڵام ئەوە لە دژی کورد نەبوو، لە دژی ئامانجەکانی کوردیش نەبوو. من ئەو کاتیش بە برایانی خۆم گوتم برایان ئێمە تازەوە لە شەڕی داعش ڕزگارمان بووە کە دەیویست عێراقدا بەشبە. عێراقیان وێران کرد، نامانەوێ بچینە شەڕێکی دیکەوە کە ڕەنگە عێراق بەرەو هەڵۆشانەوە ببات و داعشیش هەر ئەوەی دەویست. تۆ دەزانی جابوونەوەی یەکلایەنە وڵات بەرەو لێکترازان دەبات و ئیدی ناتوانی پارێزگاری لە یەکێتی وڵات بکەیت. وڵاتیش خوا نەخواستە کە پارچە پارچە بوو کۆنتڕۆڵت لەسەری نامێنێ و بەرژەوەندی خەڵک لە ناو دەچێت. وەکو ئەوە وایە سەقفەکە بەسەر خەڵکەکەدا بڕوخێ. ئەوەش زۆڵمە. ئەوە بوو کە من دەمووی سڕوونەدا. من تا ئێستاش مکوڕم لەسەرەوەی کە فەرمانم نەداوە بگرە ڕێگریش بووم لەوەی ڕووی چەک بکرێتە پێشمەرگە و غەیری پێشمەرگەش. لایادمە کە ئەو کاتەی لە نزیکەوە چاودێریم دەکرد دەیانگوت پێشمەرگە بەرامبەرمان ڕاوەستاون و تەقە دەکەن. وتم خۆتانیان لێلادن، خۆتان لادن و مەهێڵن پێکدادان ڕووبدا، ڕێگەیەکی دیکە بگرنە بەر و ڕوبەڕوویان مەبنەوە. من لەسەرەوە پێداگر بووم چکە نەمدەویست لەوە زیاتر کە لە شەڕی دژی تیرۆردا ئەو هەموو خوێنە ڕژا خوێنی هیچ عێراقێکی دیکە بڕژێ. ئاخر ئێمە پێکەوە جنگاوی لە شەڕی دژی تیرۆردا هەردوولا لێک ڕیزدا بووین. بۆیە پێداگر بووم لەسەرەوەی خوێنی هیچ عێراقیەک نەڕژێ، جا کوردن یان عەرەبن یان خەڵکی دیکە. سواء من الأكراد أو من العرب أو من غيرهم. جارێکەوە بەحسەوەی چەندێک کرد و ئارمانجاوەش تەفگەرە هێزن عێراقی 16 ئۆکتۆبەرێ بارگەی سەرکرداتیە فەیلەقی بوو دەردوورە کەرکووکێ. وی چەخێ ینی ئارمانجاوە هێلا 36 نەبووە یانژی ئەوە ژێڕەت بێژن هێلا شین.
نەخێرەوە فیرقەی دوانزە بوو کە بارگایەکی گەورەی لە ڕۆژاوای کەرکووک هەبوو. ئەو فیرقەیە کە داعشات بە تەواوی تێکشکا و دواتر پێشمەرگە دەستیان بەسەر تەواوی سەربازەکەدا گرت. هێزەکانی ئێمە پاش ڕزگارکردنی حەویجە واتە تەواوی قەزاکە هێزێکی گەورە بوون و هەمویان لەو دەشتەی ڕۆژاوای کەرکووکدا کۆبووبوونەوە. هیچ شوێنیان نەبوو، سەربازگەیان نەبوو. داوامان کردە و سەربازگەیەمان بدەنەوە. گوتمان با ئەو هێزە بگەڕێنەوە سەربازەکەی خۆیان و لەوێ جێگیر ببنەوە. هەموو مشتومڕەکەی ئێمە لەسەر ئەوە بوو، بەڵام عینادی کرا و ڕەت کرایەوە و هەتا ئێستاش نازانم بۆچی نیان دەهێشت. تەنانەت چەند کەسایەتێکم وەکو نێوانگر ڕاستپارد چوون بۆ هەرێمی کوردستان کاکە بەس ڕێ بدەن ئەو هێزە بگەڕێنەوە سەربازەکەی خۆیان چونکە شوێنیان نییە، هەر لەو دەشتە مابوونەوە. نەدەمانتوانی هێزەکە بکشێنینەوە چونکە تازە حەویجەمان ڕزگار کرده بوو. خۆتان دەزانن هێشتا تیرۆریستەکانمان بە تەواوی لە ناو نەبردبوو، بەشێکیان لەوێ هەڵات بوو، بەڵام هێشتا هەر لە ناوچەکەدا مابوون. خۆ ناتوانم سەرکێشی بکەم و ئەم هێزە بخشێنمەوە لە کاتێکدا تەواوی تیرۆریستانمان لە ناو نەبردووە. ئەو پاکسازیە کاتی دەویستە بوو، کاتی پێویستمان هەبێ بۆ ئەوەی تیرۆر ڕیشەکێش بکەین. هەرچەندە خۆتان دەزانن تیرۆر تەنیا بەلایانی ئەمنی و سەربازی ڕیشەکێش ناکرێ و لایانی دیکەشی هەیە وەکو لایانی ئاینی و کلتوری و کۆمەڵایەتی و سیاسی تا بتوانی بە تەواوی لەناوی ببەیت. ئیدی وای لێ هات عینادێکی بێپاساو هەبوو، تەنانەت هەندێک لەوانەی نێوەندگیریان کرد و چوون و هاتن و قسەیان تێدا کرد، گوتیان فایدەی نییە وەڵام نادەنەوە. هەوڵمان لەگەڵ داون و بەدەم داخوازی ئێمەوە ناهاتوون. خۆم ڕاستەوخۆ لەگەڵ هەندێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان قسەم کرد. وتم تکاتان لێ دەکەم با ئەمە تێپەڕێنین. ئێمە تەنیا شوێنێکمان دەبێت بۆ هێزەکانمان لە ڕۆژاوای کەرکووک کە سەربازگەی فیرقەی دوانزە بووە. بەڵام ئەوەی دواتر ڕوویدا هێزەکانی ئێمە لەوێمانەوە و گوشاریان دەکرد. سیستەمی بەرگری کورددا ڕووخا لە ناکاو دارما و ناوچەکە لە پێش هێزەکانماندا کرایە. کێ ڕێژوەرە بەکرد؟ پێشمەرگە خۆی داڕما. ڕوخیان یانژی لە هەفکردن چێ بوو؟ نەخێر داڕمام بوو، دارمانێکی مەترسیدار. من خۆم ترسام چونکە ئەگەر لە بیرتان بێ لە دووسوورماتوو کە دارمان ئێمە هیچ هێزێکمان لەوێ نەبوو کە ئەوان دارمان ناچار بووم هێزێک بۆ ئەوێ بنێرم بۆ ئەوەی ئاسایش بپارێزم چونکە شەڕکەوتە نێوان کورد و عەرەب و تورکمان یان نەخێر تورکمان و کرد چونکە کۆنتڕۆڵەکە پێشتر لە دەستی پێشمەرگە بوو. پێشمەرگە لە ناکاو دارمان و پاشەکشەیان کرد. لە ئەنجامی ئەوە کەم و کورتی پەیدا بوو، ماڵی خەڵکیان سووتاند. ناچار بووم خێرا هێزێک ڕەوانەی ئەوێ بکەم بۆ ئەوەی کۆنتڕۆڵی شارەکە بگرنە دەست. لە نێو کەرکووکیش بە هەمان شێوە ناچار بووین دەستی بەسەردا بگرین بۆ ئەوەی نەبێتە ئاڵۆز. کێ ماڵێن کێشەوتاندن؟ لە دووس ناکۆکینەوە تورکمان و پێشمەرگە بوو. یعنی تورکمان بوون ماڵین کوردان شەوتاندن. پێم وایە بە گوێرەی لێکۆڵینەوەکە هەردوو لا دەزێژیان کردبوو. هەردوو لا کردبوویان و ئەوەش کارەسات بوو. بەرحاڵ ئاسایشی شارەکەمان کۆنتڕۆڵ کرد و دەستمان بە لێکۆڵینەوە لە شتەکە کرد و هەندێک کەسمان سزادان و بەو جۆرە ڕێمان لە خوێن ڕشتن و سووتاندنی ماڵی خەڵک گرت. جا دەڵێم ئێمە لە بنەڕەتدا بەنیازی شەڕ نەبووین. شتەکە ئاوا بوو کە هێزی پێشمەرگەدار و خاو ناچار بووین بچین کۆنتڕۆڵی شوێنەکانیان بگرین لەدەست. هەرکێمە بوو پارێزگاری لە بەرژەوەندەکانی خەڵک بکەین و پارێزگاری لە ئاسایشی خەڵک بکەین نەهێڵین ببێتە ئاڵۆزی. ڕێکەوتنێک لەگەڵ ئاڵیەکی سیاسی هەبوو یان ژینە؟ نەخێر لەگەڵ هەموو لایەکدا لە پەیوەندیدا بووم، بەڵام لایەن هەبوو دەیزانی دواتر چی ڕوودەدا، دەیزانی ئەو عینادیە سەردەکێشێ بۆ خوێن ڕشتن و ئەوانیش نایان دەویست خوێن بڕژێ. گوتیان نامانەوێ خوێن بڕژێ چونکە ئەو عینادیە بەرەو پێکدادان دەچوو. بە تایبەتیش دەمەوێت بیرتان بێنەوە لە ناو هەرێمی کوردستانەوە لەو کاتەدا بەداخەوە دەنگبەرز ببوونەوە کە دەیانگوت بە خوێن بەرگری دەکەین و بە خوێن بەرەنگاریان دەبینەوە، واتە بە زمانی قسە دەکرا کە دۆخەکەی بەرەو گرژی دەبرد. دکتۆر بلا ئەم بەحسا کەرکووکێ ژبیر نەکەن جەنابێتەوە هەموو سیاسیندن دەبێژن و گەنەکە دەستور وەرە بجیکردن مادەیە 140 دەستورێ ناوەڕووکە دۆزە کوردانە لە عێراقی نە جەنابێتەوە نە هیچ سەرۆک وەزیرێکی بەریتە و تەنانەتیم پشتی وەژی هاتی مادەیە 140 بجی نەکرد. چما؟ بەڕاستی حەقوایە من بەدەر بم لەوانی دیکە چونکە من کە پۆستەکەم وەرگرت سنووری عێراق تاوەکو سامەڕا بوو. ناوچەکانی سەروتر هەر لەژێر دەستی حکوومەتی عێراقدا نەبوون. لە کۆتایی ماوەکەی خۆمدا ئینجا ناوچەکانمان ئازاد کردن. خەریک بووین بارودۆخەکەمان هێور دەکردەوە و ئەوەی گشت پرسی بەسەرداهات. بەڕاستی جێداغ بوو کە کەوتە ئەو کاتەوە بۆیە ئەوە لە دەستی مندا نەبوو ئەو مادەیە کارە بکەمیان نیکەم چونکە ئەو ناوچانە زۆرینەیان لە ژێر دەستی داعش بوون تاوەکو ئەو کاتەی کەوتنەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی فێدرالی. بەڵێ بۆچی پێشتر نەکراوە؟ خۆ بەشێکی بەرپرسیارەتەکە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوان لەکوێ بوون؟ بۆچی ویسیان دۆخێکی دیفاکتۆ بسەپێنن؟ بۆچی بە لێکتێگەیشتن نەکرا؟ جەنابێتە شەخسی لەگەل جێبجیکردنە مادەیە 140 یان نا؟
مادەی 140 بەپێی دەستور هەلو مەرجی خۆی هەیە. بەڕاستی و بۆ ئەوەی ڕاشکاو بم جارێکیان پاش وەرگرتنەوەی کەرکووک پەترەیۆس هاتە لام چاوپێکەوتنەکە لە ئەڵمانیا بوو لە کۆنگرەیەکی زانستی بوو. زۆر جەختی کردە و دیدارە بکەین. بە منی گوت من وا تێدەگەم ئەو کەسەی مادەی 140 داڕشتووە بۆ ئەوەی داڕشتووە کێ هیچ ئەنجامێکی نەبێ. مادەی 140 بە شێوەیەک داناوە لە جێبەجێکردن نەیەت. لایەنەکان لەسەر شتێ ڕێککەوتن و هەمووشیان دەزانن ئەو شتە جێبەجێ ناکرێ، بەڵام بە شێوەیەک دانراوە جۆرە هاوسەنگێکی تێدا هەیە. وتی ئەوەی تۆ کردوتە شتێکە سەیرە بە بێگەڕانەوە بۆ ئەو مادەیە کە لە جێبەجێکردن نایەت و چویت کەرکووکت گێڕایەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی فێدرال. ئەو پێی وابوو کە بەپێی دەستور دەبێت لە ژێر دەسەڵاتی حکوومەتی فێدرال بێتە ئەو کاتەی ڕێککەوتن دەکرێت. من دەڵێم ئەگەر بگەڕیتەوە بۆ مادەی 140 دەبینی جۆرێک هاوسەنگی تێدا هەیە. بە چ پێوەرێک کار دەکەین؟ دەتەوێ قەزا بە قەزا دەنگ بدەی یان دەنگ لەسەر هەموو پارێزگایەکە بدەیت؟ ئەگەر هەموو پارێزگاکە بێت ئەوە بابەتی زۆری نەدێتە پێشەوە. ئەگەر قەزا بە قەزا بێ ئایا هەمان شت لە موسڵ پیادە دەکەیت و هەمان شت لە کەرکووک؟ هیچ ڕێکەوتنێک نییە. راپۆرتێکی نەتەوەیەگرتوەکان هەیە لە ساڵی 2009 راپۆرتێکی هاوسەنگ و باش بوو. لایەنێک هەیە لە نەتەوەیەگرتوەکاندا سەربەخۆیە لێکۆڵینەوەی لە بابەتەکە کرد و چارەسەری خستەڕ. بەڵام هەرێمی کوردستان ڕەتی کردەوە لەبەرەوەی هەمان کێشەی خستەڕ و کێشەکە ئەوەیە کە پێویستە ڕێگەیەکی دادپەروەرانە هەبێ و لە هەموو ناوچە کێشە لەسەرەکاندا جێبەجێ بکرێت. من پێم وایە لە هەرێمی کوردستان ئامادەیەک نەبوو بۆ لێک تێگەیشتن، بەڵکو دەیانویست ئەمری واقع بسەپێن و ئەوەی بووە مایەی ئەو کارەساتە لە بەغدا من لەوەیاندا لەگەڵ تۆم. کێشەیەکمان هەیە لە پەیوەندنەتەوەیەکاندا ئەوەی ڕژێمی بەعسکردی کەم نییە لە کوشتنی کورد و ڕاگواستنیان و لە ناوبردن و بەکارهێنانی کیمیایی. ئەمانە ڕەگەزپەرستیان دروست کرد. ڕەگەزپەرستیەک دروست بوو لای کورد و عەرەب. ئەمە کاردانەوەیەکی لای کورد دروست کرد. ئەرکی ئێمە ئەوەیە ئەم بارگاوی بوونە سست بکەین. ئێمە هەمومان لە یەک وڵاتین. وە گوتمان ئێوەمان کردە چەندین گەل و هۆز بۆ ئەوەی یەکتر بناسن نەک شەڕی یەکتر بکەن. نابێ کەس ئەوەی دیکە بسڕێتەوە، دەبێت لەمە دوور بکەوین. باشە عێراق بکریار و هەروەها بسەرەدەریکردن فێدرالیە یان ناوەندیە؟ دەبێ فێدرال بێت، بەڵام مێژووی عێراق ناوەندیە. بە درێژایی مێژووی خۆی عێراق هەر ناوەندی بووە. هەر لە کاتی دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە لە دەوروبەری 1920 ناوەندی بووە. بەڵێ لە سەردەمی عوسمانیەکاندا لە ئەستانەدا ناوەندی بوو، بەڵام ویلایەتەکان هەبوون، ویلایەتی مووسڵ و ویلایەتی بەغدا و ویلایەتی بەسڕە. ویلایەتەکان دەسەڵاتیان هەبوو وەک ئەوەی خۆیان حکومڕانی بکەن و لە تورکیا لە ئەستانە ناوەندی بوو. لە کاتی دامەزراندنی دەوڵەتی عێراق بۆ ناوەندی لە بەغدا عێراق هەر ناوەندی بوو. بەڵام لەم سەردەمە نوێدا پاش ساڵی 2003 لە دەستور ئەوە چەسپێنرا کە ببێت بە فێدرال. هەر لەبەر ئەمەیە دەبینی زۆربەی دەسەڵاتەکان لە بەغدا چڕبوونەتەوە. ئەمە وەکو مێژووا بووە بۆ ئەوەی ئەو دەسەڵاتانە دابش بکەیت تەنانەت لە پارێزگاکانیش کێشەمانەیە. دەستگای چاودێری بەهێز نین نە لە هەرێمی کوردستان و نە لە پارێزگاکاندا و پێویستە ئەمە دابمەزرێنیت لەبەرەوەی بە درێژایی تەمەنیان ناوەندی بوونە و لە بەغدا بوونە. بەڵام ئێستا فێدرالە، پێویستە هەوڵ بدەین دامەزراوەکانمان بەهێز بکەین لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانیش. چما حتانەها ئەو سازیان فدرالی نەهاتنە پێگەانی کو دەستورە عێراقیدا ئەماژە بە ئاواکردنەوەن هاتیەداین. ئەمە کەم و کورتیە. من پێم وایە هەندێک دامەزراوە تەنانەت لە دەستوریش بە تەواوی باس نەکراون و بۆچوونەکە وابوو کە دوای ئەوە گفتوگویان لەسەر بکرێ، بەڵام ئەوە نەکرا. بۆ نمونە ئەنجومەنی فێدرال لە دەستوردا وەسفی ڕوونی بۆ نەکراوە. من پێم وایە ئەمە کەم و کورتیە. ئێستا چۆن دەبێ؟ ئایا بە هەڵبژاردن دەبێ یان بە دامەزراندن؟ دەسەڵاتەکانی چین؟ ژمارەی ئەندامانی چەندن؟ نەبوونی ئەنجومەنێکی دووەم لەنگیە، چونکە پێویستە ئەنجومەنێکی دیکەی چاودێر هەبێ بەسەر ئەنجومەنی نوێنەرانەوە کە ئەمەش ئەنجومەنی فێدرالە. هەموو وڵاتە دیموکراتەکان دوو ئەنجومەن هەن. ئەنجومەنێکیان پێی دەڵێن ئەنجومەنی باڵا و ئەنجومەنەکەی دیکە ئەنجومەنی خوارەوە. بۆ نمونە پیران لە ئەمریکا، لۆردەکان لە بریتانیا، لە ئەڵمانیا و فەرەنسا شەمانە هەن. هەموو وڵاتێکی دیموکرات ئەم جۆرە ئەنجومەنەیان هەیە. ئەمە لای ئێمە لە عێراق ئەمەمان نییە. ئێستا چاودێری یاساکان بزرە، چاودێری نییە. ئەنجومەنی نوێنەران یاسا دادەنێت. مانە یا دروست ئەوە کو دادگا فدرالی تەنێ چاودێر بە یان وان مادەیان زەلال بکەین و نەزەلالن.
دادگای فیدراڵ تەنیا لە کاتی ناکۆکی لە لێکدانەوەی دەقەکانی دەستووردا بڕیار دەدا، بەڵام تۆ پێویستە لایەنێکت هەبێت لە یاساداناندا بەشدار بێ. ئەگەر یاسایەک هەڵی تێدا هەبوو ئاگاداری لەو هەڵەیە بدات و ڕاستی بکاتەوە، هەڵەکە ڕاست بکاتەوە. پێویست بەمە هەیە. بەدەسەڵاتێکی دیکە خەڵکێک کە مێژوویەکی درێژیان هەیە، جۆرە شارەزاییەکیان هەیە لە ڕووی سیاسی و دادوەری و یاساییەوە. پێم وایە پێویستمان بەمە هەیە. وەک دەزانن هەندێک بەڕگەی دەستوور بە پەلەپەل لە عێراقدا تێپەڕێنران لە کاتێکی ناسکدا. تیرۆر هەبوو، هێشتا داگیرکاری ئەمریکا ئەو کات لە عێراق هەبوو، گوشار لە هەمولایەکەوە هەبوو بۆ ئەوەی بەزووترین کات دەستورێک بۆ عێراق لەو کاتەدا دابڕێژێ. بۆیە من پێم وایە هەندێک لە بەڕگەکانی لێکۆڵینەوەی و تاوتوی پێویستیان بۆ نەکرا و بە خێرایی تێپەڕێنران و ئەمەش ئەنجامەکەیەتی. دکتۆر جەنابێتە لەگەڵ وێ چەندێ دایک و هەرێمێن دنێن فدرالی لە عێراقیدا بێنە ئاواکردن و پێکینان وەکەک و دەستورێدا ئاماژە پێ هاتیەدان؟ ئەمە مافی من نییە بڕیاری لێ بدەم و دەستورم بڕیاری داوە. ئەمە مافێکی دەستوریە و هەموو ناوچەکانی عێراق بۆیان هەیە ئەم بڕیارە بدەن. هەموو ناوچەکان پارێزگاکان مافی ئەوەیان هەیە بە تەنیا یان بەڕێکەوتن لەگەڵ پارێزگای دیکە هەرێمێک بۆ خۆیان دروست بکەن. ئەمە مافی خۆیانە، بەڵام ئەم مافە چۆن بەکاردەهێنرێ ئەمەیان بابەتێکی دیکەیە. ڕەنگە من پێم وابێ ئەم مافە گونجاو نییە ئێستا بەکار بهێنن. ئەمەیان بۆ چوونێکە و ڕەنگە تۆیش بۆ چوونی دومی خۆتە بێ. بەڵام بە گفتوگۆ و ڕێکەوتن و بە میکانیزمە دەستوریەکان دەگەینە ئەنجامێک سەبارەت بەم بابەتە. دەربارەی مژارە داوی ئانین بە هەبوونە سەربازی ئەمریکا پەیمانیان نێودەوڵەتیە دژی داعشی لە عێراقی بنەڕینەتە دەبێ مەسەلە چاوا بێتە چارەسەرکردن. بابەتەکە دەبێ بە پێی بەرژەوەندی عێراق بێ. ئێوە دەزانن هاوپەیمانی نێودەوڵەتی ساڵی 2014 هات کاتێک داعش بەشێکی زۆری خاکی عێراقی داگیر کردبوو. داعش ڕەشێکی ڕاستەقینە بوو بۆ بوونی عێراق هەروەها بۆ ئاسایشی جیهانیش بەگشتی. ئێستا 10 ساڵ تێپەڕیوە و ئێمە لە 2024 داین. هیچ ڕاست نییە لەسەر ئەو شێوازە بەردەوام بین. دۆخەکە گۆڕاوە و ئێستا داعش خاکی عێراقی بەدەستەوە نییە. بەڵێ ڕاستە هێشتا تیرۆر ئاڵانگاریە، بەڵام دۆخەکە گۆڕاوە. پێویستە میکانیزمەکانمان بگۆڕین. ناشێ بە هەمان میکانیزمەکانی پێشەوە بەردەوام بین. بەڵام هەڵەی شەپەیان بڵین ئێوە وان و دەبێ بڕۆن و دەرکراون. ئەمە نابێ، چونکە تۆ پشتیوانی ئەوانت بەدەستێنا و ئەوان بە پێی داوای حکوومەتی عێراق هاتن. دەبێ حکوومەتی عێراق دابنیشێت و گفتوگۆ بکات و بڕیار بدا چی باشە و چەند لەم هێزانە بمێنەوە و چەندیان بڕۆن و شێوەی مامەڵەی نێوانمان چۆنە. ئایا پێویستمان بە پشتیوانی لۆجستی هەیە یان هەواڵگری یان مەشقمان پێویستە؟ حکوومەتی فدرال خۆی بانگی کردن و خۆی دەبێ بڕیار بدات و نابێ لایانی دیکە کە لە دەرەوەی حکوومەتی فدرال چالاکن شتێک بەسەر هەمووان دابسەپێنن. هەمە بەرژەوەندێکی عێراقەوە ئەگەر ئەوانت ویستووە ئەوە تەواو. ئەگەریش ئەوانت ناوێت میکانیزم هەن بۆ دەرکردنیان لە چوارچێوەی دانوستانی حکوومەتی عێراقدا. بەڵام ئەگەر هەر یەکێک بێت و بەهێزی خۆی یاسای خۆی بسەپێنێت ئەمە دەبێتە مای لاوازی بۆ یەکێتی عێراق و بۆ حکوومەتی فدرال و وا دەزانم زەوتکردنی ویستی هاوڵاتیانی شەبەگشتی. بنەڕینەتە گەرەکە لە هەفکردنەکە سەربازی استراتیژیان نو بێتە کرندنا بەر عێراقی ویلایەتە نێوگرتووی ئەمریکادا. ئەمە دەکەوێتە سەر حکوومەت و پەرلەمان. نەڕینەتە پێم وانە ئێستا پێویستمان بەمە هەبێ. بڵێ ڕێکەوتنامەیەکی استراتیژیمان هەیە کە چوارچێوەی استراتیژی نێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانە. دەکرێت ڕێکەوتن لەگەڵ وڵاتانی دیکەدا بکرێت کە لە هاوپەیمانی نێودەوڵەتیدا بەشدار بوون و بەشێکن لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش. ئەو وڵاتانەی پێمان وایە لە بەرژەوەندی عێراقا ڕێکەوتنی دووقۆڵیان لەگەڵدا بکەین. وەکێکی ژان دەوڵەتێ. وڵاتە بەشدارەکان بریتین لە فەرەنسا و بەریتانیا و ئیتالیا و ئوسترالیا و تەنانەت ژاپۆنیش ژمارەیەک دەوڵەتی زۆرن. وڵاتە سەرەکیەکان نزیکەی هاوپەیمانی نێودەوڵەتی زیاتر لە 60 وڵاتیان پێکێنا و بەلای کەمەوە 21یان پشتیوانی سەربازیان پێشکەش کرد و دەوڵەتە سەرەکیەکان 10 یان 11 دەوڵەتن لە هاوپەیمانی نێودەوڵەتیدا. ئەمە دیدگایەکی عێراقیە. پێویستە بڕیار بدەین بەرژەوەندی عێراق کامەیە. بەڵێ هەروەها ئەو دەوڵەتانەیش پێویستە بەرژەوەندییان لەمەدا هەبێ، چونکە وڵاتان نایەن بەرژەوەندەکانی تۆ بەدی بهێنن بەبێ ئەوەی خۆیان بەرژەوەندیان هەبێت. پێویستە لە نێوان ئێمە و ئەواندا بەرژەوەندی هاوبەش هەبێ. ئەمە عیب نییە، بەگرە ئەمە ڕاستیەکەیە. دەبێ بجوڵیت و چەندان بازنە هەنتیاندا لەگەڵ وڵاتانی دیکەدا بە یەک دەگەین. لەسەر ئەو بازنەیە ڕێک دەکەوین کە بەرژەوەندی ئێمە و بەرژەوەندی ئەوانی تێدا هەیە و بە ئیرادەیەکی عێراقیانە کار دەکەین، نەک بە ئیرادەی ئەوانی دیکە. ئیرادەیەکی عێراقیانە، چونکە ئەگەر لە پێناو ئیرادەی ئەوانی دیکە هەوڵ بدەیت لەسەر حسابی بەرژەوەندەکانی خۆت، من پێم وایە ئەمە ناپاکیە لەگەڵ ئەمانەتە عێراقیەکان، چونکە تۆ بە بەدیهێنانی بەرژەوەندەکانی گەل ڕاست پێدراوی، نەک بۆ بەدیهێنانی بەرژەوەندەکانی ئەوانی دیکە لەسەر حسابی بەرژەوەندەکانی گەل. سپاس دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکیە فەیمانیە نەسرە عێراقی. سپاس بۆ ئێوە و بەخێر هاتن.
مثلا. gelek spas ji bo wê jî temaşevanên hêja û heta niha li me me sekir. Hûn her hebûn.